لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 280 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوە ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا إن تطيعوا الذين كفروا يردوكم على أعقابكم فتنقلبوا خاسرين. بەڵێ خۆشەویستان، هەر لە سیاقی ئەو ئاتانێک کە خوای گەورە باز لە غەزوەی ئوحود دەکا، خوای گەورە ئەو ئاتانە دەفەرمی یا ئەیها الذین ئامنوا، ئەی کۆمەڵی بڕواداران، ئەگەر بێت و جۆڕایەلی کەسانێکی کافر بکەن، ئەوا لە نەتیجەدا یەڕودووکم عەلی ئەعقابیکم، دەتانجێڕنەوە بەرەو پشتەوە، فتنقلبوا خاسرین، لە نەتیجەدا فتنقلبوا خاسرين، تدقرينو بخسارة مندي. ديارا وەکو گوتمان باز لە غەزوەی ئوحدە، لە ئوحود کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بریندار بووە، لە ئوحود کە 70 سەحابە شەهید بووینە، خوایان لێ ڕازی بی. ئیتر لەو حاڵەتانەیە حتمما جیهەی مقابل کافرەکان و هەروها منافقەکان ئەوجا محاولە دەکەن ئیستیغلالی ئەو فورسەتە بکەن کە مسلمانان بەسەریان هاتیە تا وەکو کەسانێک لەوان پەشیمان بکەنەوە لەو دینە پاشگەزی بکەنەوە هەڵی گەڕێنەوە. جا وەکو لە کتوبی سیرە باز دەکاکەوە ئەبوو سوفیان ئەو کاتێکەوە قائیدی جەیشی مشریکین بوو، کو محاولەی دەکردکەوە بیان جێڕیتەوە کەسانێک تووشی کوفر بکاتەوە والعیاذ بالله، منافقین بەو شێوە. خوای گەورەش لێرەدا وەکو حکمێک لە هەموو حاڵەتێک کە پێویستە کاری پێ بکرێ و بە تایبەتیش لە حاڵەتێکەوە مسلمانان تووشی نسکۆ و تووشی شکست بووینە، ئاگادار بن، دەبی خۆڕاگر بن. یا ئەیها الذین ئامنوا، ئەی کۆمەڵی باوەڕداران، کە وەکو گوتیشمان لە سەنجەی دیکە کە خوای گەورە ئاەت بە یا ئەیها الذین ئامنوا دەست پێ دەکا کە بەڵگەیە لەسەرەوەی ئەوەی لە دوایی ئەو ئاەتە، ئەوەی لە دوای دێتن کە یا ئەیها الذین ئامنوا جێبەجێکردنی لە پێداویستیەکانی ئیمانە، کەم تەرخەمیکردن لە جێبەجێکردنی ئەو فەرمانێکەوە لە دوای یا ئەیها الذین ئامنوا دێ، بەڵگەیە لەسەر نوقسانی لە ئیمان. ئیتر یا ئەیها الذین ئامنوا ئەگەر بێت ئین تطیعوا الذین کەفەڕوا، ئەگەر بێت و جۆڕایەلی کەسانێکی کافر بکەن لە چی؟ فیما یتعبد لله، لەو شتانێکەوە پێویستە بەندایەتی لە بۆ خوا نیشان بدەن، بچن جۆڕایەلی کەسانێکی کافر بکەن، لە نەتیجەدا هەڵتان دەگەڕێنەوە. جا لێرەدا ئین تطیعوا الذین کەفەڕوا وەکو گوتمان فیما یتعبد لله، ئەوەی کەوا بەندایەتی پێدەکرێت لە بۆ خوا وەکو دین، ئەگەر بێت و جۆڕایەلی کەسانش کافر بکەن، هەڵتان دەگەڕێنەوە لۆ کوفر، پەشیمانتان دەکەن لە ئیمانەکان. کەواتە کە دەڵێن ئین تطیعوا الذین فیما یتعبد لله، کەواتە لێرەدا چی لێ دەرێت؟ مەسەڵەن لە بواری دیکە، لە بواری بابنی سیناعاتە، لە بواری هەر شتێکەوە بابنی وەکو پێغەمبەر ئەنتم ئەعلەم بئوموری دونیاکم، لە ئوموری دنیاتان لە زراعە و لە سناعە و لەو بابەتانە تەماشا دەکەی بمانێ و نەمانێ، خاستن لە واقعی ئێستا ئێمە تێدا دەژیان بێباوەڕان زۆر بە پێش مسلمانان کەوتینە. دیارە ئەسبابیشی هەیە. بە هەر حاڵ لەو شتانە ئەگەر بە جۆڕایەلیشیان بکەن لە تەنظیمی ئوموری دنیاتان، خۆ هیچ ئیشکالی تێدا نییە، بەڵکو مسلمان الحکمة ضالة المؤمن أنا وجدها فأحق الناس بها. حکمەت و کارچاچی و دانایی بەڕاستی ئەو شتێک کە مسلمان بە دوای دادەگەڕ لە هەر جێگایەک ببینیتەوە، لە هەموو کەسێک مستحقترەکەوە دەست پێوە بگری. بەڵام لە ئوموری مەنهەج و شەریعەتی ژیانتان، لە ئوموری با بڵێن دینداریتان، ئەوەی کەوە بەندایەتی پێویستە لە بۆ خوای گەورە پێ بکەی، لەو شتانە جۆڕایەلیان بکەن
کافرتان دەکەنەوە. کەواتە لە بۆ نمونە خوای گەورە سوبحانەهو وتەعالا فڵانە شتی حرام کردیە، ئەوان کە پێتان دەڵێن حەلالە، ئەگەر بێت و جۆڕایلی ئەوان بکەن لە نەتیجەدا یەڕودوکم عەلا عەقابیکم فتەنقەلیبوا خاسرین. خوای گەورە زینای حرام کردی، ئەو پێت دەڵێ مباحە. خوای گەورە عارە خواردنی حرام کردی، ئەو پێت دەڵێ مباحە ئەگەر تەعەدا لە کەس نەکەی. ئیتر وەقیس عەلا ذالک هەموو ئەو شتانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو حەلال و حرامانەی کە خوا داینە ئەگەر بێت و جۆڕایلی کەسانێکی کافر بکەن کە خلافی شریعەتی خوای گەورە فەرمانتان پێ دەکەن، خلافی شریعەتی خوای گەورە، ئەو شتانی کە خوا فەرمانتانی پێ کردی ئەوان نەهیتان لێ دەکەن، ئەو شتانەی کە خوا سوبحانەهو وتەعالا قەدەغەی کردی ئەوان بەعەکسەوە دەڵێن بیکەن لەو شتانە. ئەوەی کەوا تایبەتە بەخوا لە تەعظیم و لە تەوەکولکردن لەسەری و لە ترسان لێ و لە خۆشویستن و لە هەموو عیباداتی قەلبی و بەدەنی و هەموو شێوازە عیبادەت، ئەوەی کەوا گوتمان فیما یوتەعەبەد لله لەو شتانە جۆڕایلیان بکەن لە نەتیجەدا ئەوان ئەنگۆ دەجێڕنەوە بەرەو کوفر، ئەوان ئەنگۆ دەجێڕنەوە بەرەو کوفر. کەواتە ئەگەر جۆڕایلیان بکەن لەو شتانی کەوا پێی دەگوترێ عیبادەت ئەنگۆ بەرەو کوفر دەبنەوە. إن تطيعوا الذين كفروا يردوكم على عقاب جمع عقيبة. عقيب بالضبط لزمان عربي واتا باجنبي كواتا برو بشتو دتان جيرنوا كسيش برو بشتو بقرتهم عرض لو يبكوا بكوي بالتأكيد دشكوي دكوتنا حفرة لوانه دكوتنا قوت لوانه بالتأكيد بمشكاني كوتاي يردوكم على عقابكم دتان جيرنوا برو دواوا فتنقلبوا خاسرين يتر دقرينو لو قيامت بخسارة مندي واتا بكافري كواتا ليردا يردوكم على عقابكم براستي قرانو لبو كفر قرانوي لبو دواوة ببيت سواني او مفهوم مخالفة اوي كوا برو بيشتسون لإيمان ولا بيداوستكان إيمان اوي براستي بيشكوتن كواتا بمصطلح إسلامي بمفهومي شرعي بيشكوتن أو بري بيشكوتن لا جيب ذكرني فرمانكاني خوا سبحانه وتعالى وبيغمبرك صلى الله عليه وسلم وباشكوتن ورجعية وتخلف أويكوا بقري وبرو كفر وجاهليات باشان فتنقلبوا خاسرين كسيش بكافري بمري أو بخسارة مندي دمري كواتعيني مفهوم مخالفة أو يسيا أوي بإيمان داري بمري بو بري ربح وقازان زو دمري كواتا مردن بكافري خسارة مندية لبروي أو كسا خوي ومال من داي لدزددا بوي خوي توش جهنم دكا كتوا جهنميش تواو خوي لدزدا ومال من دارش لدزدا أو مال من دالي أجر مسلمان بن أو هل لدستي داين لبروي أوان لباشتن أو لجهنمية أجر أوانش كافر بن أو هموش لجهنمي هل لدستي عندي لبروي خوي ومال من دارش فوتان بلام قرانه بإيمانه ولولا إخوائي قورة سبحانه وتعالى أو بري ربح قازانزا بلكو ذلك الفوز العظيم كسي كواب رزامندي خوا شاد بيتو ببهشت بانو برين شاد بيتو لدواء دفن بل الله مولاكم وهو خير الناصرين بل الله مولاكم بلكو الله سبحانه وتعالى مولاه سرپرشتيار تانا وخاون تانا وهر أبيان تاكترين ذاتك وابسرتان بيخي ليردا بل وكزانان دفرمون بمعنى إضراب إبطالي ديتن كواتا بلكو الله سبحانه وتعالى أويان مولاو خاونين قويا جلير دا وكزانان دفرمون كذا إضراب إبطالية واتا لبو جملة مقدر كحذف كريال بالقرآن في روز دائما بلاغتي زوري تدا لو فري بلاغت بكم ترين وشا زور ترين تعبير ومعنى تدا كواتا لبرتي كسانك جورالي كافران دكن لبرتي كسانك جورالي كافران دكن لبر اوي عادة بتابش وقوت ما كواتك لسياقي باسكرني غزوي أحد لبرتي جورالي عندك بنيازي اوي كوا بسريان بيخن نجاتيان بدن بهانايان بين قازانجي دنيايان لبو دابين بكن جيان وأمانيان بي ببخشن عادة هر أو تنشتيكوا ولا مسلمان دكا بير لو بكاتو جورالي كسانش كافر بكاتن خواهي قورج دا فرمي أنا همي غلطة لبر أوشتانا كاتكوا جورالي كافران دكن
ئەگەر بە هەر مەبەستێک جۆڕایاریانەکە بە تایبەتی لە بۆ بەدەستهێنانی ئەمن و ئەمان و ڕزق و خۆشی و هەموو ئەو شتانی کەەوە ئینسان تەمەناریەکە غەڵەتە لای کافران نییە بەل الله مەولاکم الله مەولایان گوێیە سبحانه وتعالى خوا صاحبتانە دیارە خوا سبحانه وتعالى مەولای هەموو کەسێکە بە مسلمان و بە کافرەوەکە کەواتە لێرەدا ویلایەتی خوای گەورە سبحانه وتعالى ویلایەتی عامی هەیە لە بۆ مسلمان کە ویلایەتی خاصی هەیە لە بۆ ئیمانداران ولاية عامكي كلبوا مسلمان وكافرانا ثم ردوا إلى الله مولاهم الحق وضل عنهم ما كانوا يفترون كواتب بالنسبة كافرانا وآت لسورة يونس كوا دمرن دقرين ولاي مولاي حق خوان أو كوا أوان بشري شان دادن لبو خواي قبر سبحانه وتعالى ليه بزردم كوات الله مولاي حق إيمان دار وكافرانا بوي كوا هر خوايا ئومور و هەموو کار و کردەوە و ژیانی دنیا و قیامەت بەدەست ئەڵڵای مسلمان و کافران خوایە بەڕێوەی دەبات نەک کەسانێکی دیکەبی بۆ معنای ویلایەتی عامەکەیتی ویلایەتە خاصەکەی ئەوەی کەوا خوایە سبحانه وتعالى خاوەنی ئیماندارانە سەرپەرشتیان دەکا و تەئیدیان دەکا و بەهانایان دێ ئەوەی کەوا ئەوان پێیان خۆشە لێیان دابین دەکا ئەوەی کەوا بەزەرەی دنیا و قیامەتیان تەوا لێیان لا دەدا بۆ معنای ویلایەتە خاص کەواتە بەل الله مەولاکم لێرە ویلایەتە خاصەکەیە بێزگەلۆی کەوا مەولای هەموو مسلمان و کافرەکە بەڵام خوای گەورە مەولای ئیماندارانە بە تایبەتی سەرپەرشتیاریانە خاوەنددارێتیان دەکا خوای گەورە دەیان پارێزی و نەسڕەتیان پێدەبەخشی و ڕزقیان دەدا هەموو ئەو شتانێکەوە چاڕوان دەکرێت لە مەولا بەل الله مەولاکم کاتە فکر وا ئەو شتانە و پێداویستیەکانی ژیان واد لێ نەکاکەوە فکرەوەی بکەوە ئیتاعی کەسانش کافر بکەین نا الله سبحانه وتعالى ئیتاعی ئەو بکە هەموو ئەو شتانی کە تو داوای کە لای ئەوە سبحانه وتعالى بەل الله مەوت خوای گەورە مەولای ڕاستەقینە ئیماندارانە وهو خير الناصرين هەر ئەو زاتەشە چاکترین زاتەکەوا نەسرەت بنێری لە ئەو کەسانەی کەوا داوای نەسرەتی لێ دەکەن وهو خير الناصرين ئەگەر بە نیازەوەی کەوا کەسانش کافر پاڵپشتیت بکەن و بەسرت بێخن و نەسرەتت بدەن زۆر بە هەڵەداچووی وما النصر إلا من عند الله النصر سەرکەوتن تەنها لای خوای سبحانه وتعالى ملکی خوای يؤتيه من يشاء ئیتر هەر ئەو زاتەش کاتێکەوە پەنات بردە لای کاتێک پەنات لە بۆ هینە کاتێکەوە بەندایەتیت لۆ ئەنجامدا هەر ئەوە چاکترین زاتەکەوە بەهانای بەندەکانی دێ و نەسرەتیشیان لەو دەنێری سنلقي في قلوب الذين كفروا الرعب بما أشركوا بالله ما لم ينزل به سلطانا سنلقي سين دیار لەبۆ ئیستقبالە لەبۆ داهاتووی نزیکە سینمان هەیە و سەوفەشمان هەیە سین لەبۆ نزیکە سەوفە لەبۆ دوورە لەبۆ ئیستقبال بابنێ لەبۆ مستەقبەلەشی دوورە بەڵام سین لەبۆ تەنفیسە وەکو دەڵێ لەبۆ نزیکیە سنلقي لنزيكوا سنلقي في قلوب الذين كفروا الرعب لنزيكوا رعب دخينا ضلوا دروني كافران الرعب وهذا أشد الخوف بابلين قورتين ترس بيقولت رعب داري أفلامي رعب أو كوازور ترسينا له إتر خواي قرد فرمي رعب دخينا ضلوا دروني كافران لبرتي يا رب بما بأك سببيا بسبب أو أشركوا بالله بسبب الشريك لبو خواب ريار دا سبحان الله رعب أو بري ترز دخلنا وضلوا دروني كافران بسبب الشريك لبو خواب ريار دا لكاتك دا ما لم ينزل به سلطانا كاتك وأوان شريك لبو خواب ريار دا بهيج شويتش أو بياني واقعة بهيج شويتش خواي قورا هیچ بەڵگە و حجەیەکی نەدایتە دەست خەڵکانێک کەوا شەریکی لە بۆ پەیدا بکەن کەواتە بڕیاردانی شەریک لە بۆ خوا سبحانه وتعالى بەبێ بەڵگەیە ئیتر کەسانێکیش کە شەریک لە بۆ خوا بڕیار دەدەن خوای گەورە دەفەرمیتن لە قەدەر ئەوەی کەوا شەریک لە بۆ خوای گەورە بڕیار دەدەن خوای گەورە ڕوعب دەخاتە ناو دڵ و دەرونیان کەواتە لێرە مەفهومی مخالفەت چییە لە بۆ کافران بە سەبەبی شرکیان کە توش بووینە خوای گەورە ڕوعب دەخاتە ناو دڵ و دەرونیان كواتل أبو أهل التوحيد بعكسه الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون لسورة الأنعام
كواتا دفرمي أوانك إيمانيان هنا بوحدانية خوای گەورە ولم يلبسوا إيمانهم بظلم بهيج شوي إيمان كان شرك تيدان البريبيان وصاصم باي تفسير ذكاء لو عند لو آتي سورة الأنعام ظلم دفرمي الشرك إن الشرك لظلم عظيم كواتوي إيماني بخواي گەورە هنا بهيج شوي شريش لببريان نادا أويان أمن أمان له هي لدنيا ولا قيامة أو أمن أمانة گەورەترین نعمة براستي أمن وأمان لقدر توحيدي بندي لقدر عقيدة توحيدة هر كسيك هستي بترس كرد با مراجعة عقيدة خوي بكاتوا أجر بتواتي موحدة إيماني بوحدانية خوای گەورە هر خوای سبحانه وتعالى همش تشل بردسته هر خوای شاني وبشتي بيبستي جيان ومردن ورزق وهبون ونبون لش صاغي ونخوش همو أوشتاني كوا بخيال ده همو لدس الله ئەگەر هەرکاتێک هەستت بە ترس کرد بزانێ ترسای لە ژیاندا بزانێ کەوا خەلەل لە عەقیدەی تەوحیدت هەیە لەبەرەوەی عەقیدەی تەوحید لە دڵ و دەروون هەر کەسێکدا هەبێتن خوای گەورە ئەمن و ئەمانی پێ دەبەخشی هەر کاتێ شرک کەوتە ناو دڵ و دەروون ترس لەقەدەر شرکەکەی دەکەوتە ناو دڵ و دەروون خوا پەنامامدا ئەوجا دەفەرمی وەمەئەواهم النار وەمەئەوا و گەڕانەوەیان و جێگای مانەوەیان ئاگری جەهەنەمە کەواتە لە دنیادا ڕوعب دەخەی ناو دڵ و دەروونیان لو قلقي وناخوشي ونخوشي ونامرتاحي دجين دترسين وجيجاي قرانا وشيان آقرة وبئس مثوى الظالمين خراب ترين زيجايا ككسان شي ظالم ومشرك دقرينوا كوابري تلا جهنم خوابنا ما بدا يتروابوا في صلى الله عليه وسلم وكو دي فرمون نصرت بالرعب مسيرة شهر سبحان الله ده فرمون لدوري يك ما نقريدوش من اللي مدى ترسي خواي الرعب دخاتنا ودولو دارونيا لبرتي لبروي سيد الموحدين بو صلى الله عليه وسلم أو زي شيء كالقالي بو هموي لسر عقيدة توحيد برودة كربو أو هيبتي بيبخشيبون كوالا دوري يك ما نقري خواي الرعب دخستنا ودولو داروني بباوران يتر لخواي قرد بارين لو كسانبين لسر عقيدة توحيد بجين أمن وأمان مان پێ ببەخشی خوا نەخواستە لەو کەسان نمیکەوە ڕوعب و خەوف و ترس بخاتە ناو دڵ و دەروونمان خوای گەورە بەو شێوەی هیدایەتمان لەسەر عەقیدەی تەوحید ثابت و خۆڕاگرمان بکات لەسەری بژیین لەسەری بمرین لەسەری زردی بکرێنەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون